لەگەڵ بنەرانمان بەردەوام بەڵێ لەگەڵ گژوگیای بەهارای چوانێ وەڵی خۆشەی تر کامیان بۆ نمونە کنگر خۆشە کنگر خۆشە گیلاخەیە پوونایە بە یەک کۆتیەکەڵ یەکەن وەکو حەوگیاوە دۆخەوای پێ دروستەکە ئایلکەی تێکەن و سووریەکەنەوە زۆر زۆر خۆشە جا هەر کنگر بە هێلکەشێکەن و باینیژێکە بە کوڵایژێکە بە کوڵایەکەشی تامی زۆر زۆر خۆش بە هێلکەکە زۆر خۆشە بە چێشتەکەی ئەوەی کە ئەڵێ ئەها وەکو شۆربا دروستیەکەن ئەوە خۆشە بە هەموو شێوەیەکی خۆشە گژوگیای بەهاری جا ئێستای ترەها ئەرسکە پەڵپینە تۆ بەچێوەی خۆت پەڵپینە وڵایی پەڵپینە بە هەموو شتێکەوە خۆشە پەڵپینە ئەم جارە گەروەرزی بوو شڵە وەرزکەمە تۆ خەریکە دێ وەکو شۆربا ئەنجا هێلکە کوڵاو بە هێلکەی کوڵاوە بیخۆوەکو سەوزە هەر زۆر خۆشە جا بۆی باسی گژوگیای بەهاریمان کرد ئەمانە بزانین لە دهۆک چۆنە ئایا بۆ نمونە هەندێک لەم گژوگیانە ئێستا لە بازاڕە هەیە هەروەها دهۆک بە کامێتیان لانێ بەناوبانگ بێ هەر بۆی هاوارمان لەگەڵایە بەیانی باش سپێدە باش پێمان بڵێ لە ئێستایە کامێک لە گژوگیای بەهارە ئەسڵەن لە بازاڕە هەیە پێگەشتووە گژوگیا لە ئێستایە بله سپێدا هەواژی باش بیت سەرکە و سەحەر وەکوڵ پشمنجی دیار بەڵێ زۆرێک ji gijûgiyayên buharî gehiştiye eger we negir gelmidarî kar bît ev e bijnevê karî ku ev êk ji dilxwastirîn gijûgiyayên buharê ye li parêzgeha Duhokê her wisa ev jî kengirin evên bi gavê wêneyî da diyar ev jî êk ji dilxwastirîn gijûgiyaya li parêzgeha Duhokê ku em gelek ji وان کسان باقینین کارین بی گژوگیت کن دمت واس بده باش سپیده باشتر خوشتر ایشان ابه همی چه گژوگیانه از هندکات زانم بس از هندکان زانم بونمونه اوه چیه؟ اوه سیبس که؟ بله اوه چه وقتی تا چه کرن؟ اول کنه گل ساباره برنجه گل ترشکه گلک خوشه اوه بله اوه چه بون؟ اوه سترکه اوه جید کنه برنجه ساباره او با قولون درمان اما نه اوجه قولون نبید بید به خود نه اوجه دکتر انشالله اوه جی طول که او طول که و قیواره سرکو سعر خو قیوار جی لویره دهنه یا دهنه فروتن او چیه؟ گیرسکه اوه جید قلی نشتی طول که کنه نافه که اوه کدشی سماقت وردن خون بشی و کدشی کاریه کنگرت نه باقشگیری هر دو که تاتین بگارده باش نوکه وقت وان گیایا گیایا همیل کردستانی گشتی بله همیل ویره منطقه نه همی خمالی نبگاگه همی تش خمالیه بگاگه پشتی وی دمی هندک گیاین دیجیده بله دین اشتالی شامای سوریاز آمای هندر شامای هنگدان آمای گلک نوعی دید مانید کلوگیا گفله پیر آمای طول آتر شامای گلک گل نوعید گیای تین رغبت خلکی برا بتر لسر چیه؟ خود اغلب خلک ما کوری و کنگرن او سیبس که اغلب طول جیا باشه یعنی طول جیا حتی حدکی یعنی خلک ما حاجت کرد خلک اوان چواتل گرید بو زوستان بو هاوین بو زوستان اوا بو زوستان مثلا بخود زل کرد مثلا کلکا کم دینت زل کرد و هشت كده ظرفه او هشت كده ظرفه خود كده مجمده ده باقي جندك بي مثلا زرگرين اما وصل هشت كان وبخد كانت ظرفه راد كان بله بهایتون چوانینه بهایتون حدا کی باشه خراب نه مثلا اوه بگاوه چارانه اوه پزارانه پنسادانه پزارانه یعنی چه که نه اوسه گرانه بگاوه او ساله باشه ماشاءالله الحمدلله باران گلگه تادین بله سرکو سحر هر وقتی داد یاد کردن داو سالاد رجاک و زوریا بارانان باریا ل پارزگاه Duhokê jî ew rêja zor bariyê ji ber hindê birengekê giştî gijûgiyayên parêzgeha Duhokê baş bûn taybetî jî ew gijûgiyayên xelk hejit ket wekû min da diyar kirin kengire kariye سیبسکه سوریازه هر وسط طولکه خو نرگز جی یل وری درست بین اگر و نگرد گلمنداری کار بید تا نرگزین وی دمی جیان چه بین هم نرگزین دیر جگیجوگی نرگزین سپیو هر وسط افجوره نرگزی زرجی لپارزگاه Duhokê درست بینه که براستی جی بهنه که خوش جته دف نرگزه جی وكنت بيجن هيماية ما هم بتر حاجات كاين دست خوش بد